سڵاتانێ بازان خۆشەویستانم بەخێر بن لە ڤیدیۆیەکی نوێ ڤیدیۆی سپێشەڵی 1K سەبسکرایبەرس کە سوپاسدان دەکەم لەبەوەی پشتگیری ئێمە بوون هەتاوەکو ئێرانە کە زیاتر لە 1K سەبسکرایبەرسمان ئێستا حالیان 1.2K شتێکی لەو بابەتەیە کە ئەمڕۆژ بەهۆی سپێشەڵی 1K سەبسکرایبەرسەوە بەو هۆنەیە یاریەکانی Xbox 360ەکانی خۆمتان نیشان دەدەم کە هەتاوەکو ئێستا کۆم کردیتەوە کە لە کۆلێکشنەکەی خۆم زۆر داواتان کرده و لەبەیان دەویستم بکەمە سپێشەڵی 1K سەبسکرایبەرس زۆر سوپاستان دەکەم ئێستاش دەست پێ دەکەین بە ناسانی هەموو یاریەکانمان کە هەمان هەتاوەکو ئێستا کۆمان کردیتەوە لە یەکەم یاریشمان دەست پێ بکەین لە یاری Xbox ئۆرجینال کە دوو یاریم هەیە تەنها لە Xbox ئۆرجینال تاوەکو ئێستا کە دەتوانم لەسەر Xbox 360ەکەی خۆشم یاری پێ بکەم ئەویشیان یاری Prince of Persia Warrior Within کە بەشی دووەم یاری Prince of Persia کە یەکێک لە شاسترین یاریەکان لە ژیانم هەتا ئێستا تاقیم کردبیتەوە یەک لە بەقوترین یاریەکانە کە یاریەکانی Prince of Persia هەتاوەکو ئێستا لە بۆ من لە تۆپیەکی یاریەکانمە واتە خۆشترین یاری من زنجیرە یاریەکانی Prince of Persia بووە لەبەوە هەتاوەکو ئێستا ناتام قسە چوای لەسەر بکەم چونکە خۆشترین یاری ژیانمە نازم لەکن ئێوە چۆن دەبیتن بەڵام هیوادارم تاقیب بکەنەوە گە تاقیتان نەکردەوە تاوەکو ئێستا وەروا دووەمین یاریشمان یاری هەیلۆی 2 کە لە Xbox ئۆرجینال بڵاوکرایەوە سەرەتا کە تایبەت بوو Xbox ئۆرجینال کە نەدرا بە هیچ کۆنسۆڵێک کە خۆتان دەزانن یاریەکان هێلۆ هەر ئەکسکلوسیڤی مایکرۆسۆفتە تەنها لە Xbox دەبیتن دائیمەن لەبەرەوە یاریەکی جوان و ناوازە بوو بەشی یەکەم و دووەم سەرکەوتنێکی باش بەدەستێنا کەوەی کرد Xbox ئۆرجینال فرۆشی بەرز ببیتەوە لە دوای ئەویش یاری گیرسی 2 گیرس ئۆف وۆری 2 کە لە بۆ Xbox 360 تەنها بڵاوکرایەوە ئەویش ئەکسکلوسیڤ بوو تایبەت بە Xbox بوو کە بەشی یەکەم و دووەم و سێەم و بەشی جەجمنتەکەش تایبەت بوو بە Xbox 360 تەنها لە Xbox 360 دەستی پێکرد یاریەکانی گیرس ئۆف وۆر کە بەشی دووەمی یەک لە جوانترین بەشەکانی کە یاریەکانی گیرس ئۆف وۆر بەعام یاری جوان و ناوازەنەوە چیرۆکیان جوانە کە ئەوش گیرس ئۆف وۆر یەکە کە بەشی یەکەمی یاریەکە ئەویان بەشی دووەم بوو ئەویان بەشی یەکەمە کە بەڕاستی یاریەکان گیرس ئۆف وۆر یاری زۆر شازن کە مایکرۆسۆفت خاوەندارەتی دەکاتن لە دوای ئەو یاری فیبڵی دە جێرنی کە ئەویان تایبەتە بە کنێکت کە لە بۆ کەسانی نازان کنێکتی ئەو کامێرەیەکە لە Xbox 360 وەکو لە جیاتی ئەوەی کە پلەیستێشن 3 و کاتە موڤی هەبوو کە لە جیاتی VR ئێستەی بوو ئەو کاتەش Xbox کنێکتی هەبوو کامێرا بوو کە یاری فێبڵ تایبەت بوو بە Xbox 360 کە بەڕاستی یاریەکی جوان و ناوازە بوو لە دوای ژیاری فاینەل فانتاسی 13 ئەویان کە پارتی دووەمی دیسکەکەیە کە ئەوە وابزانم هەڵەنە بم سێ دیسکە ئەویان دیسکی کۆتاییە کە پارتی دووەمە یەک دیسک بوو بەڵام پارتی یەکەمی سێ دیسک بوو کە بە هەردووچی ئەوە تا پارتی یەکەمی یاریەکە کە سێ دیسکی تێدایە کە بەو دیسکەی پارتی دومیشەوە دەکاتە 4 دیسک کە یاریەکە دوور درێژ و بەڕاستی یاریەکە بەڵام ناوازە بوو چیرۆکەکی جوانی هەبوو یاریەکانی فاینەل فانتاسی بەعام ناوازن لەو کاتەدا ستایلەکە هێشتا نەگۆڕاب نەکرابووە ئەو شێوازەنەیەکە لە فاینەل فانتاسی 15 و 16 و هەفتی ڕیمێکەکە کە نیشانیاندا لێرانە هێشتا تێرن بیس بوو واتە بە نۆرە و شەڕکردنی بە نۆرە بوو بەڵام یاریەکانی RPG یابانی زۆر بەدڵە زۆر حەز لێ ئێستاکە ئەوەشیان یاری جێسکەوسی دوو کە یاریی ئۆپن وۆردی جیانکراوەی یاریی نایاب بوو کە لەلایەن کۆمپانیای سکوور ئینکسەوە بڵاو دەکرێتەوە وەروە لەلایەن کۆمپانیای ئیدیۆسەوە کە پەری پێدراوە یاریەکە بەڕاستی یاریێکی جوانە یاریەکەم بەدڵە ئەو بەشی دووەمیتی بەشی یەکەمیشی لە Xbox ئۆرجینال هەبوو و هەروە ئەوەشیان یاری ستار وۆرز فۆرس ئەنلیش ئەو بەشی دووەمیانە بەڵام کەڤەرەکەی بەشی یەکەم لەبەرەوە بەخۆم لەسەر ڕسمەکە نووسیتم بەشی دوو چونکە بەشی یەکەمیشم هەیە یاریەکە بەڕاستی یاریێکی زۆر نایابە تەواوم کردیا یاریەکەم زۆر بەدڵ بوو دەتان برێمیەک بوو لە باشترین یاریەکانی ستار وۆرز هەتاوەکو ئێستا تاقیم کردبیتەوە لە دوای ئەو یاری سکایرم یاری سکایرم لە کوردستان زۆر بەناوبانگ نییە بەڵام لە جیهان ناوبانگەکی زۆری هەیە خەڵکەژی زۆر یاری پێدەکاتن لە PS4 لە Xbox 360 لە PlayStation 3 Xbox One PC لەم شوێنێکی دەتوان یاری پێ بکەیت ئەگەر هەر پلاتفۆرمە کتێبی ئەگەر یاریەکەتان تاقی نەکردەوە یاریەکە جیهانکراوە یاریێکی شازە بە شەڕەشم شێرە وەروە چەندین هۆز و گەلی جیاوازی تێدا کە دەتوانی هەڵی ئەم ژێری یاریان پێ بکەیت
وەروە ئەوەشیان ساینس ڕۆی 2 کە یارێکی ئۆپن وۆرد زیانکراوی یاریەکە هەندێک توانای خەیاڵی هەیە کارکتەرەکان کە یاری پێ دەکەیت یارێکی جوانە بەڵام وەکو GTA تقریبا وەروە لە دوای ئەو فارکرای 2 یاری فارکرای 2 بەڕاستی یاریەکی ناوازە دەتان بڵێم یەک لە باشترین یاریەکانی فارکرای کات ئێستا تاقیم کردێتەوە بەڕاستی یاریەکانی فارکرای ئێستا هیچ ڕخنێکم لێ نەبووە بەڵام ئەو بەشە نوێی شەشەمەکە گۆڕانکارێکی ئۆتۆی لێ نەکردێ یوبیسۆفت هیوادارم یاریەکە باشتر بکات لە کاتی بڵاوکردنەوەی ئەوش یاری هاوکسی 2 کە یارێکی تاقەکەری فڕۆکەوانیە کە شەڕە فڕۆکەیە یارێکی جوانە بەڵام زۆرم بەدڵ نییە چکەم حەزم لەو زۆر یاریانە نییە بەڵام هەرزان بەدەستنەوە کە لە بەندێ لە کۆلێکشنەکەی خۆمدام نایە یاری نێت فۆر سپیدی ڕەن کە یەکێک لە باشترین یاریەکانی نێت فۆر سپید دەتێستی تاقیم کردیتەوە کە مەرحەلاتی هەیە و هەروە جیانەکەشی زیندووە کە لە بەرچاویتەوە هەم کاتەکە بە لای شاخێکدا دەڕۆی بەفر بەردەبێتەوە و وەروە داڕەمان ڕوودەدە لە شاخ خوشتەکان یارێکی جوانە زۆرم بەدڵە کە تام برێمیک بوو لە باشترین یاریەکانی نێت فۆر سپید ئەوەشیان نێت فۆر سپید مۆست وۆنتێد کە ئەوەشیان دیسانەوەی کە لە باشترین یاریەکانی نێت فۆر سپید یاری نێت فۆر سپید بەعام سیرێسەکانی زۆر باشن زۆرم بەدڵن کە ئەو دوو بەشیان بە تایبەتی لە کنەمە تایبەتە چونکە ئەو دوو بەشیان چێژێکی تایبەتم لێوریتیە لە Xbox 360 بەڕاستی ئەو دوو بەشیان ئەگە تاقیتان نەکردووە تاقی بکەنەوە یاری بایانی کۆماندۆ کە بەڕاستی یاریەکی نایاب یاریەکی بەهێز یارێک ئەگە تاقیت نەکردەوە تێستا پیسی تەیە تاقی بکەوە وەروە ئەگەر Xbox 360 تێ تاقی بکەوە ئەگەر Xbox One تێ تاقی بکەوە ئەگەر PlayStation 3 تێ تاقی بکەوە بەڕاستی ئەگە تاقی نەکەیتەوە ئەین برم ژیان فاشلە گەو یاریت نەکردوی یاری The Elder Scrollsی چواری Oblivion کە یاریەکانی Elder Scrolls چەند ناوێکیان هەیە Oblivionە Skyrimە کە لە هەر سیرێسێک چەند ناوێکیان هەیە کە یاریەکانی Elder Scrolls بەعام یاری جوان و ناوازەنە کە بەڵام زۆر بەخۆم یاریم پێ نەکردێت چکە یاریەکانی هەندێک با بڵێن لە بۆ کەسانێک کە زیاتر حەزیان لە یاری ئۆپن وۆردی جیانکراوە کە زۆر حەزیان لێ بگەڕێن بەڵام من بۆ لەو کەسانە نیمەم زیاتر حەزم لە یاری ستۆریەکەیتی لە دوای ئەو یاری فیرسی 2 کە یاری فیرسێک لە باشترین یاری ترسناکەکانە تێستا تاقیم کردیتەوە بەڕاستی یاریەکە ناوازەیە یاریەکەم زۆر بەدڵە یاریەکە ژەم سکێری زۆر تێدا زۆر ترسناکە بەڕاستی هەتێستا تاوام نەکرد لە ترسم هەتێستا ڕزنێبڵ حفتشم تاوا نەکرد لە بەوەی ترسم لێ هەبووە لە دوای یاری فیفای 2010 کە یاریەکانی فیفا و سپۆرتەکان بەعام وەرزشیەکان زۆر یاری پێ ناکەن بەڵام ئەوە هەرزانم بەدەستکەتینە ئەوانەی کە تێستا کڕیتم لە دوای ئەو یاری بۆردەلاندی 2 یاریەکی زیانکراوەی یاریەکی شازە یاریەکی چیرۆکەچی نایابی هەیە کە یاریەکەم بەدڵە بەڵام زۆرم نەکرێ ینی بڵێم بزەوە دیارەکە باسی چ دەگە باسی ناکە بەڵام وڵی تاقیم کردو یاریەکەم بەدڵ بووە لە دوای ئەو یاری ستار وۆرسی فۆرس ئەنلیش ئەو جارە بەشی یەکەم ئەویان ئەسڵیەکەیە بەشی یەکەمی تێدایە کە ئەویان بەشی دووەم بۆی سەرتانی شانماندا بەشی یەکەمە تا ئێستا بەتەواوی تاقیم نەکردەوە بەڵام لە ئەوەندی کە دیتیتم گەیم پلەیەکەم لێ دیتێ نەمێشتە لێم سپۆیل بی بەس گەیم پلەیەکەم کەمێک سەرەتایەکەم تەماشا کردیا یاریەکە زۆر جوانە زۆرم بەدڵە بەعام یاریەکانی ستار وۆرسی فۆرس ئەنلیش هەردوو بەشەکەی یاری ناوازەنە بە ئەوەیان بخینەوە ئێرانە یاری گیرس ئۆف وۆر 3 کە بەشی یەکەم و دووەممان نیشاندا ئەویان بەشی سێمە بەڕاستی یاریەکانی گیرس ئۆف وۆر قسەی لەسەر ناکرێت یاری ناوازەنە ئەوشیان یاری گیرس ئۆف وۆری جەجمنتە کە بە کەپسی هەتێ ئێستا هەڵم گرتیا کە تاکە یاریمەکە کەپس بیاتە ئێستا کە بەدەستم کرد هەرزانیش بەدەستم کرد بە کەپسی زۆر هەرزانیشم بەدەست کرد لەبەوە کڕیم هەتێ ئێستا دڵم نهاتێ یاریەکە بکەمەوە یاری کال ئۆف دیوتی بلاک ئۆپسی 3 کە خۆتان دەزانین یاری کال ئۆف دیوتی بلاک ئۆپسی 3 زۆر یاریەکە پێویست ناکەم مەدحی بکەم لەلایەن ئەکتیڤیژنەوە دروست دەکرێتن هەر لە سیرەسەکانی بلاک ئۆپسە لە دوای ئەو یاری کراکداون دێ یاری کراکداون یەکێکە لە یاری ئۆپن وۆردەکان و وەروە ئەکسکلوسیڤەکانی تایبەت بە مایکرۆسۆفت کە لە بۆ تەنها لە Xbox هەیە دایمەن کە بەشی سێمی لە Xbox One هەیە بە تایبەتی وەروە بەشی یەکەم و دووەمیشی لە بۆ 360 بەڵام بەداخەوە بەشی دووەم نییە یاری ئەلفا پرۆتۆکۆل یاریەکی ڕادێک ستێڵتە یاریەکی ئاجێنتی واتە جاسوسیە یاریەکەم بەدڵە
هەتێستا یاریم پێ نەکردیەوە وابزانم هەڵە نەبم یاریم ئەوەندە پێ نەکردێت سەرتاکەم کەمێن کرد یاری مۆدرن وارفێری 2 کە ئەو بەرگە و هەروە کەیسەکەشی واتە پارێزەرەکەشی کەڤەرەکە هی خۆی نییە کە بەتەمامە دانیەکی ئەسلێکە لە بۆی پێیاکەم ئۆرجیناڵەکەی کە ئەوانە یاریەکان تەنها ئۆرجیناڵن هیچیان کۆپی نینە کە کۆپیم زۆرە بەڵام نیشانی نادەم کە لە ناو کاغەزەمە کە لە ناو بۆکسمدانەیە بەڵام ئەوانە تەنها ئۆرجیناڵەکانمە کە ئەسلێکانە ئەویان یاری مۆدرن وارفێری 2 کە ئەویش پێش ناکە باسکم یەک بوو لە سیریەس هەرە بەناوبانگ و هەرە باقوتەکانی یاری کاڵ ئۆف دیوتی مۆدرن وارفێر کە لە دوای ئەویش یاری تێرمینەیتەری ساڵڤیشن کە لێرە نووسراوە ڕێزیستانس کە ئەو بەرگەیان هەر دیسانەوە هی خۆی نییە وێنەکەی هی خۆیتی بەڵام تایتلەکەی کە نووسراوە ڕێزیستانس نییە ساڵڤیشنە خۆی یاریەکی بەڕاستی ئەگە تاقی نەکردبیتەوە ژیانت باشە یاریەکە زۆر بەهێزە یاری پرۆتۆتایپ یاریەکی هاکن سلاشی بەهێز شێوازەکەی نزیکە لە یاریەکانی وەکو دیڤڵ مایکرای لە شەڕکردن نەک لە ستایلی چیرۆک یاریەکە لە شەڕکردن نزیکە لە دیڤڵ مایکراواتە هاکن سلاشە وەروە شێوازی یاریەکەشم زۆر بەدڵەکە دەستەکانی خۆی دەتوانین گۆڕێت بۆ چەند چەکێکی جیاواز لە دوای ئەو یاری هەیلۆی 4 هەیلۆی 4 هەیش دیسان ئەکسکلوسیڤە لە بۆ ئەکسبۆکسی 360 ئەکسکلوسیڤە کە یاریەکە خۆتان دەزانین پێویست ناکە باسی بکەم یاریەکانی هەیلۆ بەعام زۆر بەقووەتن و یاری بەقووەت و ناوازانە بەشی چارەمی کە لە تایبەترین بەشەکان لە لای من بەروە یاری فێبڵی 3 کە ئەوەی نیشانماندا جێرنی بوو کە بەشێکی جیاواز بوو ئەویان بەشی 3 کە ئەویان لیمیتد کۆلێکتەر ئیدیشنە کە ئۆرجیناڵە بەڕاستی یاریەکانی فێبڵ یاری ناوازنە کە تایبەتم بە ئەکسبۆکس تەنها لە بۆ مایکرۆسۆفت تەنها لە بۆ ئەکسبۆکسی دروست دەکاتن لە دوای ئەو یاری ماکسپێنی 3 کە یاری ماکسپێنی 3 ئۆنلاینی هەبوو سینگل پلێریش هەبوو لەلایەن ڕۆکستارەوە دروست دەکرێتن پەری پێدراوە یاریەکە بەڕاستی یاریەکە چیرۆکەچی نایابی هەیە یاریەکانی ڕۆکستارە بەتەمای ڕەخنەی چی لێبگری یاری نایابن یاری فۆڵ ئاوتی نیو ڤێگاس یاریەکی نایاب یاریەکی جیاواز کە هەر لەلایەن کۆمپانیای باتێستاوە دروست دەکرێت کە یەکە لە بەناوبانگترین بەشەکانی یاری فۆڵ ئاوت کە فۆڵ ئاوت نیو ڤێگاس بەقوەترین فۆڵ ئاوتە ئەتاوە کە ئێستا تاقیم کردبیتەوە فۆڵ ئاوتەکانی کەم 3 بەشەکەی کۆتاییمە ئێستا تاقی نەکردەوە یاری سلیپینگ دۆگز GTA حسابکە GTA لە ناو سین بەڕاستی یاریەکە نایابە بەڕاستی یاری سلیپینگ دۆ قسەی لەسەر ناگرێتن لە بە من لە GTA شازترە ئەگە تاقیتان نەکردەوە تا ئێستا تاقی بکەنەوە شێوازی گەیم پلێ و شتەکانی زۆر شازە یاریەکە ئۆپنۆردە هەروەکو GTA هەروەکو GTA دەتوانین بەناو شارەکەت بکەویت و چیرۆکەکەشی جیازە بەڵام لە سینە نزیکە لە ئەو و هەروە یاری فێبڵی 2 کە ئەویان فێبڵی 2 کە جێرنیمان نیشاندا بەش 3مان نیشاندا ئەویان بەشی 2مە کە تەنها تاوەکو ئێستا بەشی یەکەمم نەخسا کە بەدەستم نەکەوتیا یاریەکانی فێبڵ هەروەکو باسمان کرد یاری تایبەتن بە مایکرۆسۆفت کە تەنها لە ئەکسبۆکس دەبیتن یاری کاڵ ئۆف دیوتی مۆدرن وارفێری 3 کە دیسانەوەش کەیسەکەی خۆی نییە بەڵام وێنەکەی خۆیتی کە یاری مۆدرن وارفێری 3 یاریێکی بەقوەتە ئەوە خەریکمە ئێستا لەمێتەواوی بکەم یاریکە بەڕاستی نایابە یاری هێلۆی 3 یاری هێلۆی 3 یاریەکی زۆر بەقوەتە یاریێکە تا بڵێ بەقوەتە یاریەکەم زۆر بەدڵە یاریەکان هێلۆ بەعام زۆرم بەدڵێت هەم میوزیکیان شازە هەم گیمپلیان جوانە هەم جیهانەکەیان جوانە یاری ئەلاینس بیست پریدەیتەر کە یاریەکە کە باس فانتاسیە خەیاڵیە کە بازە پریدەیتەر و ئەو جۆرانە دەکە کە لە فیلمەکانیش باسییان دەکرد کە زۆرەکن لە ئەلاینس کە بنەوەری ئاسمانینە ئەوشان یاری دیابڵۆ کە یاریەکی استراتیژی نییە بەڵکو کامیرەی لەسەر سەریتی کە بۆ دەمەی تۆپ کامێرایە شێوازی تۆپ کامێراییە کە یاریەکەم زۆر بەدڵ نییە بە جەماعەتی پیسی حەزیان لێ یاریەکە جوانە شێوازەکەی یاریکردن شتی جوانە بەڵام کارێکتەرەکەت بچووکە و ڕات چیرۆکەکەمە تێستا زۆر ئاشنانیمە پێی لەبیرم چوو یاری باتڵفیلدی 3 یاری باتڵفیلدی 3 کە لە بەهێزترینی بەشەکانی یاری باتڵفیلد کە بەڕاستی دەڵێن ئەگەری هەیە بە قسەی زۆرەوە دەڵێن یاریەکانی
ئەو یاری بەشی نوێی کە باتڵفیلد 2042 کە دەڵێتن نزیک دەبێتن لە باتڵفیلدی 3 و 4 وەکو تێکەڵەیەکە لەوان کە زۆربەی ماپوشتەکانی مۆدەکانی ئەو دوو بەشەی لە خۆ لە دوای ئەو یاری هێلۆی ریچ یاری هێلۆی ریچ کە یەکەکە لە بەقوترین یاریەکانی هێلۆ یانی لە بەشەکانی هێلۆ کە بەڕاستی لەکنەبن تایبەترین بەشی هێلۆیە کە زۆرم بەدڵ بووبی. یاری پرنس ئۆف پێرژیا دیسانەوە خۆشترین یاری ژیانە پێویست ناکە قسەی لەسە بکەمەوە بەشی چارەمە کە لەلایەن کۆمپانیای یوبیسۆفتەوە پەرەی پێدەدرێت کە ئەساسین کریدەکان وەی کرد کە یاریەکانی پرنس ئۆف پێرژیا بکوژیتن کە کۆمپانیای یوبیسۆفت لەبەر یاری ئەساسین کرید وازی لە پرنس ئۆف پێرژیا هینە. لە دوای ئەو یاری کەین ئانلینچ کە یارێکی ئاشنا کە یارێکی بەهێزە ئاتێستا تاقیم نەکردیتەوە گەیمەرێکی ئەوەندە خراپم ئەتێستا کڕیتم تاقیم نەکردەوە بەڵام گەیم پلێکم کەمێک دیتە یاریەکە زۆر جوانە و بەدڵمە. یاری کراش مایند ئۆڤەر میوتەنت کە یاری کراش مایند ئۆڤەر میوتەنت کە لە 5 جێمسەکانش باسما کرد کە یارێکی تەواو بەهێزە یارێکی نایابە یەکە لە خۆشترین یاریەکانی من کە هاتێستا تاقیم کردیتەوە کە تایتلسەکە لەویش خۆشتر بوو بەڕای من وایە کە بەشی یەکەمی وەی بوو ئەو بەشی دووەمیتی حیسابکە. یاری دارکسایدەرسی 2 یاری دارکسایدەرسی 2 بەڕاستی بە قوتەیە کە لە یارە قورسەکان کە هاتێستاگە تاقیم نەکردەوە بەشی دووەمی بە دیفینیتیڤ ئیدیشن هاتەوە بەشی یەکەم و دووەم و سێم بە لە PS4 بەدەستە لەگە Xbox One کە تان تاقی کەنەوەگە تاقیشتان نەکردەوە. وەروە یاری WWE 2K16 کە یاریەکی بە وەرزشیە کە زۆری یاریوەرشەکان ناکەم یاری بە تایبەتی میساڕە تەنها بە هەرزانیم بەدەستکرد بە 1000 دینار بۆ بزانمە دەستم کەوت کە بەشێکیان سوپاسی پێشانگای ئاران دەکەم لە ناو بازار نیشتمان کە بەشێک لەو یاریانە زۆر بە هەرزانی بەدەستم کە تێ لەلای ئەوان کە ئێستا بەڕاستی یاریەکان Xbox 360 نافرۆشن بەڵام زیاتر لە 20 یاری کە هەردانی بە 1000 دیناردا من زۆر سوپاس دەکەم وەروە کاکەوشیارش لە ناو بازاری ئەتاریفرۆشان لە بازار نیشتمان لە هەر لە سەرتا کۆڵانی پشتەوە لە لای کۆتاییکە گەبڕۆی لەوێندەرا یاریەکان Xbox 360 و PlayStation 3 هەیە لە دیواری داینایە کە بەڕاستی یاریەکان بەشێکیم لە لای ئەو بەدەست کرد یاری بەقوتەکان وەروە کاکە حەموودیش لە پێشانگای فەیسەڵ 2 بەڕاستی یارمەتێکی زۆری دایمە بەشێک لە یاریەکان لە لای ئەوە بەدەستم کەوتیە زۆر سپاسی هەموویان دەکەم وەرا پێشانگای ئاکاریش کە بەشێک لە کۆلێکشنەکەم کەمێک لە بەشێک لە ئەشیاکانم لەلایەن ئەوانەوە دەستم کەوتیە ئەگەر ویستان سەردانیان بکەن. یاری ئەکسکۆمی ئەنێمی ئەنناون کە یاریێکی استراتیژیە یاریەکە استراتیژیەکە لە بۆ PC و لە بۆ Xbox 360 و لە بۆ هەموو پلاتفۆرمەکان بەردەستە کە دەتوانانی یاری پێ بکەن ئێستا بەشی دووەمیشی دەرچووە بزانم 2 ساڵ پێش ئێستا بەشی دووەمی دەرچوو یاری پێرفێکت دارک زیرۆ کە یەکێک لە بەقوترین یاریەکانی ژیانم کە تێستا تاقیم کردێتەوە شازەکەی نزیکە لە یاری جێمز بۆندەکان بەڵام هەندێک لە داهاتووترە کە یاریەکە چەک و تایبەتمەندی زیاتری هەیە کە بەڕاستی یاریێکی ناوازەیە یاریێکی ستێڵتە یاری ستێڵتەکان زۆر بەدڵە کە بەدزی خۆت دەشاری و دەچیش بەدزی دەیان کوژی ناوی کەشفبی خۆت کەشفکەی. یاری برنگ یاریێکی تاقەکاری کەسی یەکەمە کە یاریەکە زیاتر ئاکشنە زیاتر بەناویان دەکەوی زیاتر دەیان کوژی و یاریەکە لە سەر ستیم ئێستا بە خۆڕایی ئەگەوانی کە پیسیتان هەیە چەند ساڵێک لە ستیم کرایتە خۆڕایی وەروە یاریەکە لە Xbox 360 و PlayStation 3 و وەروە لە کۆمپیوتەریش بەردەستە بۆ PC. ئەوەش ئەو یاریان نەبوو کە هەتاوەکە ئێستا کۆمان کردەوە بە ئۆریجینال لە Xbox 360 جگە لە یاریە کۆپیەکانمان کە هیوادارم بەدڵتان بوو بیتن ئەوەش بەشێک لە کۆلێکشنەکەی خۆم ئێشتا PlayStation 3 مایە PlayStation 2 ئاینتیکەشم مایە کە لە داهاتوو پێشانتانی دەدەم تا ڤیدیۆچکە و کاتەچکە بەخواتان دەسپێرم هیوادارم بەدڵتان بووبی خواتان لەگەڵ.